خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. کێشەی موچا لە بەردەم دوو کێشەدا خۆی دەبینێتەوە. یەکێکیان نەوتە کە باز لەوە دەکرێت بەشێکی زۆری ئەو بابەتە ڕێکەوتنی لەبارەکراوە، بەڵام هەندێک گوردەکاری ماوە. بەشێکی دیکەی ئەو داهاتە نانەوتیانەیە کە هەمیشە باسەکرێ و هەرێم ئامادەی دەربڕیەوە کە 120 میلیارد دینار مانگانە ڕادەست بکات. هێشتا بابەتەکە بەو شێوەیە کە وردەکاری و بەبەردەوامی هەوڵی لێک تێگەیشتن هەیە. پێشتر چیرۆکێکە بوو پێمان وابوو یان پێیان وابوو کە بابەتەکە هەمووی پەیوەندی بە هەرێمی کوردستان و ملەدانی هەرێمی کوردستانەوە، بەڵام ئێستا دەرکەوت عێراقیش لە هەندێک بابەتدا دەستی بە بابەتەکانەکە. بۆ نمونە لە مەسەلەی پرسی نانەوتی داهاتە نانەوتیەکان وردەکاریی وەها داواکات کە لە چوارچێوەی دەستوردانی هەرێمی کوردستانیش پشتی بەستووە بە چوارچێوەیەکی دەستوری. ئەم شەو ئێمە باسی نەوتەکەین، هەنگاوەکان بەرەوکوێ ئەو ڕێکەوتنێک کە باز لەوەکرێت 20 کەس ئیمزای کردووە بەرەوکوێ تا چەند گەشتبینی تێدایە بۆ ئەوەی کە بتواندرێت ببێتە بەرمەبنای ڕێکەوتنێک و بۆ چەند مانگە موچە بێت. میوانەکانی ئەم شەوی پانۆڕاما بەڕێز ڕێبوار محەممەد شارەزای باری نەوتوگاس ڕێبوار بەخێر بێ. سوپاس دەکەم. هەروەها لە لەندەنەوە بەڕێز لە لیستەرەوە بەڵێ بەڕێز یادگار ستیق گەڵاڵی لە ڕێگەی زوومەوە لەگەڵمانە بێ. سوپاس بۆ هەردوو میوانی عەزیزم. کاک یادگار سڵاوت لێبێ. ئەم کاتت باش ئەمەوێ زانیاریەکان لای جەنابەت چین مەسەلەن سەبارەت بەوەی کە ئایا ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە چ ئاراستەیەکە بۆ ڕێکەوتن لەبارەی پرسی جارێکی تر هەناردەکردنەوەی نەوت. سڵاو کاتزانەرانی کورسات تەبێی وەکو جەنابەت باسی کرد ئاخرین کۆناغی باڵێ و توێژەکان و ڕێکەوتنەکان ئەو کۆنووسە بوو کە بڵاوکرایەوە لەسەر وردەکاری و تەفاسیلی چۆنێتی دەست پێکردنەوە و ناحیە تەکنیکیەکەی زیاتر، بەڵام ئەوەی کە تێبینیەکە پێچێ دیسانەوە ئێمە لە هەمان ئازنەی سەرەتای ئەسوورێنەوە کە کۆمپانیا نەوتیەکانە و چەتری ئەپیکیورە و کۆمپانیانەی کە لەژێر چەتری ئەپیکیورا کارەکەن تا ئێستا ڕازی نەبوون بۆی کە هەناردە دەست پێ بکەنەوە، یاخود تا ئێستا قەنەعەتیان پێ نەکراوە، دڵنیاییان پێ نەیراوە کە ئەگەر هەناردەیان دەست پێکردەوە شایستەکانی ئایندە بۆ شایستەکانی ڕابردویان ئەیرێتیان. کەواتە ئێستا لەم کۆناغی ئێستاە ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوەی ئەپیکیورن کە ئەتوانین بڵێن 4 کۆمپانیان کە گروپە ڕۆزنەفتە سیگ ئۆیڵە و گازپرۆمە، ئەم 4 کۆمپانیایە لە دەرەوەی چەتری ئەپیکیورن بەرهێنانیان لەوانەیە لە ئاستی 120,000 بەرمیل نەوتێکا بێ. هیچ لێدوانێکیان نییە کە ناڕازین بەوەی کە هەناردە دەست پێ بکاتەوە. ینی ئەوان ڕازین کاک یادگارکە ئەو 4 کۆمپانیایە ڕازین، ینی کێشەیەکیان نییە. ئەم 4 کۆمپانیایە جگە لە تێبینیەکی کۆمپانیا ڕوسیەکان نەبێت کە گرنتیەکیانوێ ئەوانش بۆ ئەوەی کە خۆتان نەزانن کۆمپانیا ڕوسیەکان گەماڕۆیان لەسەرا ئەو داهاتەی کە نەوتێتەوە چۆن چۆنی لە ئەمریکاوێتەوە خۆتان نەزانن چۆن ئەمریکا بە دۆلار یاخود بە داهاتی نەوت پشتی کۆمپانیا ڕوسیەکانی لێە. تەبیعی ئەمە چارەسەرکردنی زۆر ئاسانە چونکە لە گرێبەستەکانە هاتووە پشتی کۆمپانیا نەوتیەکان بە عینی ئەیدەواتە بە نەوتەیرە لە ماوەکانی ڕابردووە حکوومەت هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکان ڕازی بوون بە دۆلار بیانیرێتێ پشکەکەیان بکرێ بە پارە و پارەیان بیرێتێ، بەڵام ئەگەر بچینەوە بۆ ئەسڵی ڕێکەوتنەکە ئەتوانێت بە عینی بیان دێتەوە تا ئەتوانێت پشتی نەوتەکەی خۆیان بە نەوت وەرگرن و لەو کێشەش چارەسەریان بێت و دەست بە هەناردە بکرێتەوە یاخود دەست بە تەسلیمکردنی ئەو بڕە بکەوێت کە ئیسا عێراق ڕازی بووە بەوەی کە نزیکی 100,000 بەرمیل نەوتێکی تەسلیم بکرێت لە قۆناغی یەکەمە تاکوەوەی بە تەواوەتی ئاسی بەرەمێنان زیاد بکرێت یاخود ئەوان خۆیان پێڵن ئاسی بەرەمێنان زیاد بکرێت بەس لە واقعیەوەیە تاکو و کاتێکە کۆمپانیاکانی کە لەژێر چەتری ئەپیکیوران ڕازیەکرێن بەوەی کە نەوتەکەیان تەسلیم بکرێەوە قەنەعەتیان پێ بکرێت دڵنیان بیرێتێ کە شایستەکانیان چی قەرزەکانی ڕابردووە چ ئەو نەوتەشی کە نارداکردن پارەکانی وەگرێت. کەواتە ئێمە هێشتا لەو قۆناغا ئەسوڕێنەوە ڕاستە ئەو توێژەکان تەکنیکین و تەفاسیلی تەکنیکی
بەڵام بەڕاستی وەکو حکایەتی مێشی لێ هاتووە ئێستا زۆر زۆر درێژەی کێشاو تا ئێستا لەو بازنە داخراوە ئەسوڕێنەوە بەی شوێنە نەگەشتوین. باشە کاک یادگار بابەتەکە ئێستا ئەوی کە ڕوون بۆتەوە مەسەلەن زیاتر ملەدانەکە یان کەم و کورتەکە لە چلایەکەوەیە. کۆمپانیا ناوچەکان گرێبەستێکیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێ و گرێبەستانە ئەبێ شایستەکانیان بە پێی گرێبەستەکان زەمانەت کرێ. زەمانەتی قانونیان هەیە کە هەمواری یاسای بودجەیە و ئالێتێکی داناوە بۆ ئەو شایستانەی کە وەریەگرن سەرەتا $16 کوتێکڕا بە شێوەیەکی کاتی ڕێکەوتنی لەسەر کراوە دوایە کۆمپانیای وتمەکەنزی بریتانیەت بۆ ئەوەی کە تێشووی حەقیقینەتی نەوتی هەرێمی کوردستان تێشووی نەوتی هەرێمی کوردستان دیاری بکات. ئەمە لایەکی حەل بووە ئەوان دڵنیاییان ئەیرێتێک کە چۆن پارەکانیان بە چ ئالێتێک وەرئەگیرێ ئەوە لایەکی تریش نزیکی $1,000,000 $900 ملیۆن قەرزی 3 مانگی کۆتایی ساڵی 2022 3 مانگی سەرەتای 2023 تا و کاتێکی هەنان دەوەستاوە لای حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە کی ئەم پارەیە و بە چه ئالێتەکەیرێ و چۆن ئەیرێتەوە دیسانیشەوە زەمانێکیانەوێ بۆ ئەوە کە تا ئێستا کۆمپانیا نەوتەکان ئەڵێن ئێمە زەمانمان بەدەست نەگەشتووە. کۆمپانیا نەوتەکان بەڕاشکاوی ئەڵێن ئێمە وەرەقەیەکی نووسراومانەیە کە کیا و پارەمانەیەتەوە چۆنەمانەیەتێ بمانگێتێت تا پلیسا ئەو زەمانە نەیراوەەوە چە حکوومەتی عێراقڵەوە تا ئێمە یاسامان هەیە قانونمان هەیە قانونەکە ئالێتەکەی ڕێکستووە بەڵام کۆمپانیا نەوتەکان قەناعەتیان بەوە نییە بۆچی خاڵێکی بۆ گەڕێتەوە لە ماوەیە کە کۆمپانیا نەوتەکان لە ساڵی 2023 بڕێک نەوتیان تەسلیم بە حکوومەتی عێراق کردووە هیچ بڕەپارەیەکیان لە بەرامبەرا وەرنەگرتووە ئەو 8,000 دینارەش یاخود ئەو $6 کە لە یاسای بودجە پێش هەموارکردنەکە هەبوو بگراوەشیان وەرنەگرتووە لەبەرەوە نادڵنیاییەکیان هەیە و سیقەیان نییە. بەڵام ئەو دڵنیایە لە هەوڵانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم لە وەکو زانیاریەکانی جەنابەت یان بەپێ و بە دوواداچوونانی کە وەکو کارەکەی خۆتان لە هەوڵان مەسەلەن بگەنە دەرەنجامێک ڕێکەوتنێک مەسەلەن لەگەڵ ئەو ئەنی قەناعەت بە ئاپی کوورکان وتوێژەکانیان بەردەوامە و توێژە تەکنیکیەکان چونکەمانشتی تەکنیکین بەڵێ یعنی وردەکاری تەکنیکین بەحسابی هەرسێ لایەنیان و توێژەکان بەردەوامن تاقی بەردەوامە بن نازانین بەڵام بەڕاستی زۆر ئاوی کێشە ئەم هەویرە چاوەڕێەکرا زووتر چارەسەر کرا چونکە گرێبەستت لە بینە گرێبەستەکان وازەحە ئالێتی گرێبەستەکان چێبەچێ بکە وەکو خۆی چونکە کۆمپانیا نەوتەکانی سەترسی ئەویان نییە عێراقیان بڵێ گرێبەستەکانتان نایاساین و نادەستورین و ڕێک ناکەون لەگەڵ یاسای عێراقیە ئەو قۆناغیان تێپەڕان و دوای ئەوەی کە دادگای بازرگانی عێراقی دانی بە گرێبەستەکانانەوە کەواتە گرێبەستەکان ئەتوانێت وەکو خۆی و ئەو ئالێتێکە لە گرێبەستەکانە ئەتوانێت جێبەجێ بکرێت واگەر نیەتێکی پاکە بێت لە هەر سێلایەنەکەەوە ئەو وەختەوە ئازانم گەشتن بە ڕێکەوتن زۆر زۆر ئاسانە شەرت نییە بۆ ئەوەی کە با بڵێن هەناردە دەست پێ بکاتەوە ئەنجا ڕێکەوتنەکان جێگەجێ بکرێ ئەکرێ ئەو بڕەنەوتەی لە هەرێمی کوردستان هەیە تەسلیم بە وەزارەتی نەوت بکرێ ئەگەر بڕەکەشی کەمە بۆری بۆ ناکەنەوە تاکو ئەو کاتێک کە ئەتوانن بۆی بکەنەوە وەزارەتی نەوت ئەو بڕەنەوتەی کە لە بەردەستی هەرێمی کوردستان هەیە وەریگرێت کێشەکان چارەسەرە بێت چونکە بە وەرگرتنی ئەو بڕەنەوتە واتە دوای ئەوەش داهاتە نانەوتیەکان کە حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە 120 ملیۆن دینارەکەمان ئامادەیە تەسلیمی بکەین بۆ ئەوەی موچەی مانگی 6 پێ ئەمە طبیعی ئەم بەشیان هێشتا موقەتە ڕێکەوتنی با بڵێن کۆنکرێتی لەسەر نەکراوە هەرچەنەوەی نەوتەکەش کۆنکرێتی لەسەر نەکراوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەو $120 ملیارد زۆر زۆرە لە ئێستا تەرکیزەکە لەسەر ئەوەیە نەوە هەناردە دەست پێ بکراتەوە مانگی 6 با بڵێن داهاتی نانەوتی وەرگیرە بۆ ئەوەی کە موچەیەک بێت دوای ئەوە پاکەریمە بەرەوکی ئاڕۆن بەداخەوەڵێن ئێمە ئێستا لە قۆناغەکان کە چارەسەرەکانمان چارەسەری ڕیشەیی نییە چارەسەرەکانمان چارەسەری کاتیە و قۆناغبندیە و بۆی لە قۆناغێکەوە بگوێزینەوە بۆ قۆناغێکی تر ئەمە کەموکوڕی هەردوو لایتیە حکوومەتی عێراق نایەوێ وەجددی نییە پێش انتخاباتە زۆر گرنگ نییە چێتە ئەخیرکرێەوە زۆر کاریگەریشی نەکردووە لە ماوەکانی ڕابردووە ڕاستە دەرچەیەکی تری پێویستە بەڵام ئەوێ بە زۆرترین تەنازل لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کۆمپانیا نەوتەکانەوە لێی دەرچێ و لە لایەکی تریشەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە من هەموو ڕێگە شوێنەکانم گرتووەتە دەست فەرمون لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە
ڕێککەون کۆمپانیا نەوتەکانیش لە کاک ماوەی یادگار 2 ساڵ و 3-4 مانگی ڕابردووە خۆیان لەگەڵم بارودۆخا گونجاندووە بە بەردەوامی ڕاستە داهاتەکەیان کەمە بوەست لە بەردەوامی جوڵەیەکی داراییان هەبووە نەوتیان فرۆشتووە هیچ بڕە نەوتێکیان پارەکەی دوان نەکەوتووە لەبەرەوە لەم قۆناغا کۆمپانیا نەوتەکانیش نایانەوێت تەنازول بکەن چونکە جێپێیان قایمترەوە وتم یاسای عێراقی دانی بەگرێبەستەکانیان ناناوە یاخود باڵێن دادگای عێراقی دانی بەگرێبەستەکانیان ناناوە لەبەرەوە ئەوانیش نەیانەوێت بە هیچ شێوەیەک تەنازول لە گرێبەستەکانیان. باش کاک یادگار ببرە کاک ڕێبوار گفتوگۆکەمان لەگەڵ جەناب شتا درێژێ بێ بەڵام کاک یادگار بە پشتبەستن بە لێدوانەکەی حیان عەبدوڵغەنی وەزیری نەوتی عێراقی و بە وتوێژە سڕانەی کە ئەکرێ لە نێوان حکوومەتی عێراقی و وزارەت سامانە سروشتەکانی هەرێم و ئەپیکۆر گەشتبینەکە تا چ ئاستێکە بۆی بتوانرێت منی بگەینە دەرەنجامێکەوە موچە بێت. طبیعی ئەگەر وەزارەتی نەوتی عێراق ڕازی بێ ئەو پشتەی کە لە بەردەستی هەرێمی کوردستانە ئێستاوە ئامادەیە تەسلیمی بکە ئەوەختە چارەسەرەکە ئاسانە بەم ڕێژەیە دەست پێەکەن و ئەتوانێت کە لەگەڵ یەکەم گوژمەی بڕەنەوتی وەریان گرت و داهاتەنانەوتەکانی وەرگرت دەست پێکاتەوە بەڵام بەڕاستی هەردوو لە زۆر با بڵێن گومانمان هەیە لە لێدوانەکانیان کە جددی بن و بیانە بە شێوەیەکی خێرا کێشەکان چارەسەر بکەن وتوێژەکانیان لەسەر پشتێکی ساڵ ڕۆشتوە تا ئیسا و وادیانە هەر بەو ئاڕاستەیە ئەیانەوێ بەردەوام بێت لەم بینەشە هاوڵاتی هەرێمی کوردستان و موچەخۆری هەرێمی کوردستان قوربانی ئەوڵ واقیر بوون بەداخەوە. بەڵێ ئەگەر ڕێمەولات کاک یادگار کاکرێ سڵاو لێ دووبارە لای تۆ چی هەیە لەبارەی ڕێکەوتنەکانەوە بە تایبەتیش لەبارەی ئەوەی کە بگەنە دەرەنجامێک کە ینی خەڵک چاوەڕێ موچەکە مەسەلەن ئەوەی لای جەنابەت هەیە چییە دەربارەی ئەوە نەو مەسەلەی ڕێکەوتن لەبارەی نەوتەوە؟ بەڵێ بەداخەوە ینی ئێمە زۆر قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە و ئێستا خەڵکی کوردستان بە گشتی و موچەخۆران و خانشینان و خاوەن پێداویستی تایبەت هەمویان چاوێن لەسەر ئەوەیە کە موچەکانیان وەرگن بەڵام ئەو فەوزایی کە ئەبینین هەم لایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەستگاکانی ڕاگەاندن دۆخێکیان دروست کردووە کە یعنی خەڵکی کوردستان تووشی سەرسوڕە بوو ینی نازانێت ڕوو لەکوێ بکات چۆن ینی سیرێکا کە یعنی تروسکایەکی وا و ئاوات هەبێ بۆ ئەوی کە لەم قەیرانە دەرباز بین ینی ئێمە دەبینی ڕۆژانە لەلایەن وەزارەتی نەوتی عێراق و لەلایەن کۆمپانیای سۆمۆ لەلایەن کۆمپانیای نەوتی باکوورەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانەوە هەر یەکێ لەلایەن ئەحزاب بوو ڕاگەاند و هەر یەکێ بە شێوەیەک بەیاننامێ بڵاوکاتەوە قسەی ئەکا لەسەر هەناردەکەی نەوت و ئەم سێشەمە دەندەست ئەو سێشەمە و ئەوی شەمە دەست ئەنا بەڕاستی ئەمە یعنی فەوزایەکە کە جگە لە با بڵێن لە زیانێکی ئابووری سیاسی کۆمەڵاتی بەری کوردستان هیچ شتێکی تر نییە بۆیە من ئەوەی کە ئەبینم گەشتبین نیم بەم نەتائیجانە چونکە معقول نییە لە دوای ڕاکردنی هەناردەی نەوت لە 25 2023 گەژنەبینیەکەت لە چیەوە لەوەیە کە بۆ نمونە لە 25 2023 نەوت ڕاگیراوە لە مانگی 4 ڕێکەوتن کراوە لەوان عێراق و هەرێمی کوردستان کە نەوت لە ڕێگەی سۆمۆ فڕۆشێ باشە کە ڕێکەوتن کرا بۆ جێبەجێ نەکرا دواتر لە مانگی دوی ئەم ساڵ وەزیری نەوت دەڵێت لە ماوەی چەند سەعاتی داهاتوە نەوت هەناردەکەین ئەوە هیچ نەکرا ئەوە ئێستا ئەمە چەند جار هەم وەزیری نەوت و هەم کۆمپانیای سۆمۆ و هەم کۆمپانیەتی باکوور دەڵێت ئەوە لە ماوەیەکی نزیکان نەوت هەناردەکەین لەولا حکوومەتی هەرێمە لە ڕێکەوتمان کردو و ئەم بەڵام کاک یادگارەڵێ و توێش بەردەوامم بەڵام کێشەی تەکنیکی وردماوە دڵنیایی پێویستە لە هەموو لایەکەوە کاک زانا پێش ڕاگررتی هەناردەی نەوت ڕۆژانە 475,000 بەرمیل لەوت هەناردە کراوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بۆری پێویستی هەبووە خەزانی پێویستی هەبووە ئەمەلیەوە بەپێی ئەوەی بڕیارەکەی دادگای ناوژوان باشە خۆی هەمان ئەو شتانە هەمان ئەو بابەتانە هەمان ئەو با بڵێن بابەتە تەکنیکیانە ئەو لە پێداویستەکانی هەناردەکەی نەوت هەمووی ئامادەیە بەڵام بە قەنەعەتی من بابەتەکە بابەتێکی قوڵە و لێ با بڵێن پەتای ڕۆگۆڕانکارەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەم دۆخەی هێناوەتە پێشەوە کە حکوومەتی عێراقی وا هاتوۆتە پێشەوە ئەینا حکوومەتی عێراقی لە با بڵێن لە ئەجەندایە لە ناخیە ئەوەی نییە کە بێت لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێکەوێت کە نەوە هەرێمی کوردستان نەوت بەرهەم بهێنێ و حکوومەتی عێراقیش ڕێکەوێت لەگەڵ یاوە نەوتەکەی بفرۆشێت
لە ئەسڵا حکوومەتی عێراقی کار بۆ ئەوە کاکە بە پشتیوانی چەند وڵاتێکی هەرێمی و نێودەوڵەتی کە هەرێمی کوردستان لە بۆتەی عێراق بتوێنێتەوە و سیاسەتی مەرکەزی ئیدارێنەوە برێ بەڵام گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵات و مەترسی لێکەوتەکانی لەسەر عێراقوای کردووە کە عێراق تێوە گلاوە لە فرۆشتینەوت بە قاچاقی ماڵێن ئێران و ئەو هێزەکانی حەشی شعبی بەناچاریەوە وتراوە کە هەرێم ڕازینیە و کێشەکە لە هەرێمە پێت وایە تەنها پەیوەندی کێشەکە ینی کەم کورتەکان لە هەرێمەوە بێ نەخێر پێشینانی کورد دەڵێن چەپڵە بەدەستێ لێ نادرێت ئەگەر حکوومەتی عێراقی ئامادە بێت بەڕاستی ئەم کێشە چارەسەر کات بابێت لە ڕێگەی پەرلەمان و یاسای نۆت و گازی فیدرالی دەرکات مافەکانی کورد لە چوارچێ ئەم یاسا ڕێخاتەوە ئەو کاتی ئەگەر هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەرێمە سەرۆکی پەرلەمانە وەزیرە هەر کەسێکە ئامادە نییە کە نەوت ڕادەستکا بەپێی لە چوارچێوەی دەستورە ئەو کاتێ توانێت لە دادگایکی عێراقی سکاڵی لێکا و ڕایکێشە بەرامبەر محکەمە بەڵام چونکە حکوومەتی عێراقی خۆی بەرپرسە لەمە و ئەم فەوزای دروست کردووە ئەم کێشەی دروست کردووە و خۆی ئامادە نیە ڕێبکەوێ و یاری بکاتەوە کات و دوای کاتە ئەگەڕێکە با بڵێن ئەجێنداکەی تەواوکە بۆیە دەسی لەگەڵ خەڵکی کوردستان ناکات بەڕاستی ئەمەیە کە حکوومەتی عێراقی سەبەبی ڕئیسیەوە فەوزایەکی دروست کردەوە بۆ شایەکی بەڵام زۆربەی پەرلەمانتاران ئەوانی شارەزای بواری نەوت و گازەڵێن پەیوەندی تەنها حکوومەتی هەرێمە ڕادەست ناکات تۆ لەو بارەیەوە پێما بوو بانگەوازێکت کردوتت ئەمەوە ڕوبەڕوو ببمەوە ڕوبەڕبوونەوەکەت لەسەر چ ئاساتەوە چی سەلمێنی کاگرەوار ئێمە کاتێک قسە ئەکەنەوێت لە چوارچێوەی دەستور و یاساکانە قسەکەین لە چوارچێوەی شەرعێتە نێودەوڵەتەکانە قسەکەین ینی سەری ئەم جیهانەکەین لە بزانین لە چ کونجێکی ئەم جیهانە نەوت و گاز ئەوە چۆن ئیدارە درێت باشە لە ڕوانگەی بڕیارەکەی نەتەوە گرتوەکان لە ڕوانگەی میثاقی ئەفریقیەوە لە ڕوانگەی شریعەتەکانەوە لە ڕوانگەی دەستورەکانە لە ڕوانگەی ئەو سیستەمانی کە فیدراڵین وەکو کەنەدا و رووسیا و ئیماراتی عەرەبی متحیدە و ئەمریکا و چوزانم هەر هەمویان بەپێی ئەو سیستەمە فیدراڵیە هاتوون ڕێگەیان داوە بە هەرێمەکانی خۆیان هەم خاوەندارێتی بکەن هەم بەشدار بن لە ئیدارەی نەوت و گازەکان و هەم سوودمەند بن لە داهاتەکەشی دێنەوە دەستوری عێراقی لە مادەی 112 نەخشە ڕێگای خاوەندارێتی و ئیدارەدانی نیشانداوە ئاماژەیداوە بە یاسا ئەم کارە ڕێخرێ و حەقیداوە بە هەرێمەکان و پارێزگاکانی بەرهەمهێنی نەوت پێکەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵیە ئیدارەی ئەم نەوتە بدەن بە خاوەنداری دەکەن بەڵام حکوومەتی فیدراڵی عێراق کە ئامادە نییە ئەم یاسا دەرکات دەسوور جێبەجێکاوە ئەم حەقە بدات لەبەر ئەوەی باوەڕی بە شەراکەت و حەقیقەت و فیدراڵێت نییە باوەڕی بە مەرکەزیەتە و سەرڕای بابەت دەستوریەکەش لە 26 دوی 2007 ڕێکەوتێکی سیاسی کراوە کە هەرێمی کوردستان نەوت و گاز بەرهەمهێنێت تا ئەو کاتی یاسای نەوت و گازی فیدراڵی دەرەچێت باشە هەرێمی کوردستان هەوڵی دنیای ئێستا مافی چی هەیە هەرێمی کوردستان کاگرێبوار ئێمە بەپێی دەستور بەپێی مادە 111 کە دەڵێ نەوت و گازی عێراقی هەموو گەلی عێراق لە هەموو هەرێمەکان و پارێزەکان کەواتەیە بەشێکی لەم وڵاتە با بڵێن حەقێکمان هەیە لەم نەوت و گازێک هەمانە باش وەکو خاوەندارەتی خاوەنین ئەمە لە ڕوانگەی دەستورەوە لە ڕوانگەی وەکو بڕیارەکانی نەتەوە گرتوەکان میثاقی ئەفریقی پەیمان نابە نێودەوڵەتەکان ئەو دەوڵەتانەی کە سیستەمی فیدراڵیان هەیە شەریعە بابە ئاەتی بیست لە سوورەی لوقمان لە قورئانی پیرۆز کە حەقی داوا بە گەلان کە ئەو سامانەی کە لە ژێر زەوی و سەر زەوی هێنا بۆ خزمەتی گەلەکەیان بەکاری بێن باشە کاکە ئەم هەموو تۆ باوەڕی تێ بە ئاەتی قورئانی بیست سەلمێنی کە ئێمە دەتوانین نەوت دەرکەین بەڵێ سوورەی ئاەتی بیست لە سوورەی لوقمان ئەفەرمێت لە قورئانی پیرۆز کە خۆی گەورە فەرمێت ئەو سامانەی کە لە سەر زەوی و ژێر زەوی هەر خاکی هەر گەلێکا هەیە ئەو گەلە بۆ بیخاتە خزمەتی با بڵێن تاک بە تاکی کۆمەڵگاکەوە باشە ئێوە حکوومەتی فیدراڵی عێراقی باوەڕتان بە بڕیارەکەی نەتەوە گرتووە نییە باوەڕتان بە قورئانی پیرۆز نییە باوەڕتان بە سیستەمە فیدراڵیەکان نییە باوەڕتان بە میثاقی ئەفریقی نییە باوەڕتان بەو هەموو دەوڵەتێک کە فیدراڵیە کە چۆن یعنی تەنانەت لە ئەمریکا چونکە دوای دەستور نووسینەوە دەستوری ئەمریکا نەودۆزراوەتەوە مامۆستا زانە ینی لە هەندێک شوێن نەوت ینی لەو شوێنی کە دۆزێتەوە جوتیارێک یا کەسی خاوەنی و ئەو زەویە نەوتەکەی ئەوەیە ینی دەوڵەتی ئەمریکا بەو بەهێزەی تەنها لە کەناراوەکان لە ئاوەکانە خاوەنی نەوتە ئەوە لای ترینی با بڵێن هەرێمی فیدراڵیەکان و ویلایەتەکانە هی خەڵکە ئەی باشە تۆ دەستورێک هاتووە بەڕوونی نەخشە ڕێگای دانەوە کەواتە تۆ سەبەبی سەرەکی هۆکاری سەرەکی لەمەی کە ئەم فەوزا دروست بووە حکوومەتی فیدراڵی عێراق کە باوەڕی بە هیچ شتێک نییە تەنها سیاسەتی مەرکەزی نەبێت ئێستا ئەو توێژانە هەیە ئەمە ئەو چیرۆکەیە کە بەردەوام هەیە بەڵام ئەوەی کە هەیە لە نێوان پیکور و سامانە سروشتەکانیان سۆمۆنەوتی باکوور لەگەڵ وزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانە ئەمە لە چ چوارچێوەیە کە حەیان عەبدوڵغەنی وتی ئەمە ڕێکەوتوین و لیژنەیەکی 20 کەسیش وتیان 20 کەس ئیمزای ئەو ڕێکەوتنەی کردو ینی دەبەروی بابەتەکە زۆر تەکنیکی و وردە چێتەوە سەر کۆمپانیایەک بۆڕی کۆمپانیایەک بەرهەمێنان کۆمپانیایەک سکیۆریتی کۆمپانیایەک نازام چی
وڵی من کاکزانە بینیم کەس ئیمزای کرد بەنامە زۆر سێ باشە لیژنەیەک 3 کەس 5 کەسە نازم هەمکەی بۆ چی ینی ئەم هەموو خەڵکەی بۆ چێ ینی خۆشحاڵین کە ئەوە بکرێت بەڵام ئەسلی گرێکیوەرەکە ئەسلی گرێکیوەرەکە ئەوەیەکە ئەم ململانی ڕۆژهڵات و ڕۆژئاوا بۆتە نەکبەتی موسیبەت بۆ ئێمە و ئەپی کوور کە 8 کۆمپانیان نایەنەوێت خۆیان ڕادستی حکوومەتی فیدراڵی عێراق بکەن بەوەی کە پیان وایە کە خۆیان بە بێگرێ بەستێک ڕادستکەن بە حکوومەتی فیدراڵی عێراق دوجار مافەکانە نەداتێەوە کە کەوتنە کێشەشەوە بە بابلێن یاساکانی دەوڵەتی فیدراڵی عێراق تەعاملە لەگەڵاکە ئەمانش ئامادەنین ئەوەکە لەبەرەوەی ئیتیفاقی واشنگتن هەیە کە ئەڵێ هەروە بەرهێنێک لە هەر ناوچەی وڵاتێک کێشەی هەبوو ئەبێ ئەم کێشە لە دادگاکی نێودەوڵەتیە چارەسەرکە عێراق ئەندامێکە لە ئەم ئیتیفاقی واشنگتنە لەناو کرێبەستەکانی هەرێمی کوردستانە بڕگەیەکی من هەمیشە لە بەنامەکان وتوبە بڕگەی ڕەهنە باشە بەبارمتەگرتنە هەرێمی کوردستان ئەمەی بەو کۆمپانیەکانی ئەپیکور گشتیان سەلماندووە کە هەر کاتێک مافەکانە نەدرێت ئەوان نەوتەکە لە ژێر زەویە عەقدی شەراکەیە ڕائەگرن تا ئەو کاتی مافەکان ئاپیکور مەترسی خۆی و حەقی خۆیەتی ئەڵێ من عێراق با بێت ناوەڕۆکی گرێبەستەکەی هەرێمی کوردستان بۆ بسەلمێنێ بەسەر چاو من نەوتەکەمان ناردەکەم هەر کاتێک ئامادە نەبوو حەقم داتێ من لە دادگای شکاتی لێکەم و بە زۆر حەقی خۆمی لێوەرەگرم و هیچ ترسی نیە بەڵام ئیسا ئەوی زەمانەتێکی نییە بۆیە ئەمە گرێکوێرەی سەرەکی بەڵێ ئێستا بەردەوام وتمان لە مانگی 4 2023ەوە لە مانگی 2 ئەم ساڵەوە پەیتا ڕێکەوتن بڵاو بکرێتەوە هیچ نەتیجەیەکشی نیە کەواتە قسەی کۆتایی لای ئەپیکورە دێنە سەرەوەی کە من مەسەن ئەم داتانم کۆ کردوێتەوە 14 کێڵگە لە کوردستان هەیە چەند کێڵگەیەکیان ئێستا سفر بوونەتەوە وەکو تاقتاق وەکو چیا سورخ چەندانێکیان سفر بۆتەوە دوای ڕاگرتنەکە پێش هەناردەکردنەکە حکوومەت هەرێمی کوردستان توانێتی 452 بەرمیل لەو بەرهەم بێنێت لە دوای ڕاگرتنەکە بۆتە 304 باشە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ئەڵێت ئاپیکور بەڵام ئەمە لێکەوتەی سیاسی مەترسیداری هەیە ئەگەر ئاپیکور رازی نییە خۆ هەموو نەوتەکە لای ئاپیکور نییە باشە لە 160 بەرهەمینە لە ئاپیکورە لە 140 لای کۆمپانیەکانی تر کاگیادگارجی باسی کردووە من ئەوەی کە یەکم کردووە چەند دەبێت ساوەی بزانی تاقەیان سەرکە ئێستا ئەوەی کە بە ئینتاجی ئێستا 1675 بەرمیل حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت ئینتاجکات لە دەرەوەی ئەپیکور کۆمپانیەکانی ئەپیکور باشە لە قۆناغ خۆناغش دەتوانێت بگاتە 212500 بەرمیل لە دەرەوەی ئەپیکور بە خۆناغ دەتوانێت بگاتەوە ئاسەکەی پێش با بڵێن ڕاگرتنەکە بۆیە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بێوێت لەگەڵ عێراق ڕێکەوێت ئێستا دەتوانێت ئەڵێ کاکە من ئاپیکۆر ئێوە دەتوانن قۆناغ لە دانوستان لەگەڵ ئاپیکۆر ڕێکەون باشە بەڵام ئێستا بۆی خەڵی کوردستان ڕزگاری بێنم قەیرانە لەم دۆخە سەختە بۆ سەدات ئێستا چەندی بەرهەمێت ئێستا ئەڵێن 200 بەس ئێتە خۆ کاکین چەند شتێکی باڵێن کێڵگەکان لە ژێر زەویای زیانێکیان پێ نەگەشتوە ئەوانەی کە ئەو زیانانە زیانێکی تاهینن یعنی بابلفەنین دەرگای کراوە هەیە بەڵێ خۆناخۆنانەوتەکە ڕۆ تا 200 ڕۆیشتوە دڵنیام ئێستا گەشتوە ئاسی خۆی ینی ئێستا حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت ئینسان ینی من زۆر ینی دڵتەنگە بم کەبینم لە خورمەڵە لە کێڵگەی خورمەڵە کار گروپ ئەی با بڕێوە پێش ڕاگرنینەوت ڕۆژانە 145,000 بەرمیل تا 170,000 بەرمیل تاجی کردو یەک کۆمپانیای بیانیتیانە لە 100 داهاتی صرفی حکوومەت هەرێمی کوردستانە لە 100 دەی کۆمپانیای کارێبات باشە کاکە تۆ ئێستا ئەڵێن 110,000 بەرمیل هەر کێڵگەی خۆرمەڵە ئێستا 110,000 بەرمیلە بەوانتر 127,000 بەرمیل هەر ینی ئەوەندە نابات چونکە هیچ کێشەیەکی نییە تەنا درۆنەکانیش تەنکی باڵێن زیانی بە تەنکی ئاوشتەکەی گەیانوە هیچ شتێکی وان نییە تۆ وەرە ئەم 127,000 بە خۆنا بیگەین 212,000 بیدە بە حکوومەتی عێراقی خەڵزگارکە لە بێموچەی دواترش بە ئاپیکور لەگەڵ حکوومەتی عێراق بکەونە دانوستان و دەرگای هەیە ئەو دەرگای هەیە بڵێ بەڵام ئەم دەرگا ناکەنەوە ئەو شتێکی تر بێتەوە هۆی ئەوەی کە من شارێک دروست بێتەوە دەرگای بکرێتەوە سەرکە لەوێش حقێک بە هەرێمی کوردستانە دەمکە ئەو دەرگا ناکاتەوە ئەوەیە کە ئەگەر بێت و پشت کاتە ئەپیکور ئێمە بمانەوێت ئێستا ئێمە لە شەتی ئەمریکا ماوێنێتەوە چونکە من چەندین جار لە ئۆیل پرایزە چەندین سایتی بیانی خوێندومەتەوە پلانگێڕێکەیە لە بەرەی ڕۆژهەڵات کە کار بۆ ئەوکەن حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆتەی عێراق بتوێنەوە و مەلەفی نەوتی لێ وەرگرنەوە و بە سیاسەتی مەرکەزی بڕات لە بەرامبەریش ئەمریکا دەیەوێت هەرێمێکی بەهێز خاوەن ئابوووریەکی بە خۆت و شێرخان لە بەرامبەر عێراق بوەسێ و هاوسەنگی لە عێراق پێڕاکرێت کاتێ تۆ پشتەکەیتە ئاپیکۆرە ڕۆی لەگەڵ عێراق ڕێکەوت دەگەی کە عێراق پیلانی لەناوبردنی تۆ هەیە ئەو کاتێ ئەویش لەوانەیە هەڵوێستێکی تر بەرامبەر بێنێ بۆیە هەرێمی کوردستان لە دۆخێکایەکە بڕیاردان بەڕاستی قورسە
بڕیاردان قورسە ئەوە نییە بێ ئیهمالی بێ و یان نا پەیتاوە تا حکومەتی کوردستان ڕێکەوت نەکا لەگەڵ یانە وەفدە ئەنێرێ وەفد لە نزیکەوە بابەتەکانە بین بەڵام بابەتەکە ڕەهەندێکی نێودەوڵەتی وردەکاریتی کە باسەکەین کاک یادگار ئەگەر بێت و هەرێمی کوردستان لەو ڕوانگە نێودەوڵەتێکە کاک ڕێبوار لێرە باسیەکە بتوانێت لەو سەدا چلەی هەیە ئەو چوار کۆمپانیای کە جەنابەت باست کرد ئەتوانێت دەرگایەک بۆ خۆی بکاتەوە و موچە بێت ینی با زۆر بگەینە نەتیجەکە نەوەک بڵێن ڕێککەون و ئەوانە ئەتوانێت بەهۆی ئەو چوار کۆمپانیایەوە بگاتە ئیتیفاقێک بگاتە ڕێکەوتنێک کە ببێتە هۆکاری ناردنی موچە لە ئایندی نزیکدا وڵامی پرسیارەت هەیە بۆ تەنها بە شتێک دەست پێەکەم کە ئێمە لە باڵێن لە واقعەکەشین ئەم ڕێکەوتنانەی هەرێمی کوردستان کە کردی لە ماوەی ڕابردووە هەر لە دوای وەستانی هەناردەوە هەمووی ڕێکەوتنی ناچاری بوو کاتێک کە تۆ بژاردت لە بەردەستان نییەوە چەند با بڵێن ئۆپشنێکی جیاوازت لە بەردەستان نیە بچیتە و توێژەوە کەواتە تۆ ئەچیتە و توێژێکەوە ئەوەی بەسەرتان فەرزەکرێ یاخود مەجبوری لە نەتیجە پێی ڕازیبی هەرێمی کوردستان ئەمە وەزاکەی بوو لە ئاخیر ڕێکەوتنیشە ڕێکەوتنێکی زۆر ناچاری تر بوو کە ئەوە بوو 3 مانگ بوو موچە خۆران یاریمی کوردستان نەیدا بوو لەبەرەوە پۆزیشن و مەوقعی هەرێمی کوردستان بەداخەوە ئەڵێم لەم کۆناغا زۆر لاواز بوو هیوادارین ئەمە دەرچەیەک بێ ئەگەر نیەتپاکی هەبێ لە هەردوو لاوە چ لە حکوومەتی هەرێمی کوردستان و چ لە حکوومەتی عێراقیشەوە بەڵێ ئەمە ئەتوانێت بکرێ بەکردنەوەی دەرگایەک بۆ ئەوەی بەلایانی کەمەوەی لە بەردەستایە وەرگیرێت و موچەیەکی پێبێ بەلایانی کەمە دوای ئەوە لە قۆناغەکانی دواترا ڕاستە ڕێکەوتنەکان با بڵێنەوەی ماوەتەوە تەکنیکیە بەڵام ئەم تەکنیکیە شەلایەنێکی هەیە ئەبوایە خێراتر بکرایە ئەبوایە 2 ساڵە ئامادەسازی بکرایەوە هەموو ئۆپشنەکان دیاری بکرایە کە ئەگەر ئەمە سەری نەگرت قۆناغی بیم هەبێت پلانی بیم نەبوو پلانی سیشم هەبێ ینی ئەبوایە وا مامەڵەمان لەگەڵ باردۆخەکە کردایە بەڵام بەداخەوە ئێمە ئەوەمان نەبوو وەکوتم ئێمە دایم هەوڵی ئەوەمان ناوە ڕێکەوتنەکانمان لە قۆناغێکەوە بمان گوێزێتەوە بۆ قۆناغێکی دواتر دووربینانەتر نەبووین تێبینێکیشم هەیە لەسەر ئەوەی کە ئەمریکا پشتگیری ئێمە یان نا یاخود بەو ڕەهاییە پشتگیری ئێمەی کردو ڕاستە کۆمپانیەکان ئەجنەبین و ئێمە ملزەمین و عێراقیش لە نەتیجە بەڵام ڕاستەوخۆ هەرێمی کوردستان بەرپرسە بەرامبەر کۆمپانیا نەوتەکان چون کە گرێبەستەکانی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بەڵام بینیمان لە 27 مانگی ڕابردووە ئەمریکا و وڵاتانی دۆستی ئێمە هەمیشە تەشجیعمانەکەن بڕۆین لەگەڵ بەغا ڕێکەوین کێشەکانمان لەگەڵ بەغا ڕێکەین ئەگەر جارجار لەم لەو لایەک سیناتۆری لێدانێکی شیابێ بەڵام ئەمە سیاسەتی گشتی ئەمریکا بووە بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ بەغا بین چونکە بەغا خۆتە زانی بەرژەوەندی گەورەتری هەیە هەر بینیمان هەرە و کۆمپانیایی کە لەگەڵ هەرێمی کوردستان ئەگرێ بەستی غازی کرد لە چەند ڕۆژی ڕابردووە و دوو کێڵگەیتری نەوتیشی لایە لەگەڵ هەر لە هەمان سەروبەندی ئیمزاکردنی گرێبەتەکە گرێ بەستی لەگەڵ حکوومەتی عێراق کردووە کێڵگەیەکی ئامادەی 83 بیری وەرگرتووە لەبەرەوە بەرژەوەندیەکانی کۆمپانیەکان سەیری بەرژەوەندی خۆیانەکەن و پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی عێراقیش ئەوێ بەو ئاراستە بڕوە بە کۆمپانیەکان بڵێ وردە ئەگەر بۆی بکرێ هەمویان ڕاکێشێ بۆ لای خۆی بەڵام ئەوەی گرنگە بەلای کۆمپانیا نەوتیەکانەوە با بڵێن گرنگ دە بازرگانیەکانیان لە گرێبەستەکانیان پارێزراو بێ هیچ با بڵێن اعتراضێکی تریان نییە حکوومەت هەرێمی کوردستان چی بۆ مێنێتەوە حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا ئەتوانێت باڵێن ئیدارەدانی کێڵگەکانی لە بەردەسایە بەڵام بەپێی یاسای بوجە و بەپێی بڕیاری دادگا و بەپێی بڕیاری دادگای نێودەوڵەتی تر بە هەر تێبینیەکەتە لەسەر هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ناتوانێت نەوتەکەی بفرۆشیەوە باریکە لە بەندەرەکانەوە تەنها ئەتوانێت تەسلیمی کۆمپانیای بە بازارکردنیکە ئەمە چه هەرێمی کوردستانیش باوەڕی پێهێناوە و ڕێککەوتووە لەگەڵ حکوومەتی عێراقەکە نەوتەکەی تەسلیمکە ئەوەیە تامێنێتەوە تەنها ئەو نەوتە لێرە تەسلیمکە ئایا سۆمۆت لێ دووەرەگرێ ئا وەزارەتی نەوت بڵێ فەرموو کاکە وەرە ئەوە نەوتی بەردەستی منە بە چه ئالێتێک وەرەگری چۆن ڕێکەوی لەگەڵ کۆمپانیاکانە ڕێکەوتنی خۆت بکە ئەوەی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان لە زەمینەسازی وتەشجیعی لایەنەکان کا بۆ بکەونە ڕێکەوتن و گرێبەستەکانیان خاتە بەردەست بڵێ ئەمە گرێبەستەکانمانە فەرموو وەرن بیکەن ئێمە زیاتر لەوە بەرپرسیارەتی هەڵ ناگرین و بە ئاشکراش پێڵە ئەو کاتە خەڵک
ئەو نە لۆمەی حکوومەت ناکە ئێمە کێشەیەکمانەیە حکوومەت یاریمی کوردستان ڕاستە و توێژەیستە بەڵام لەگەڵ ئەوەشان نەیتوانیوە قەناعەت بە هاوڵاتی بکە قەناعەت بە کەسێکی پسپۆڕیشکا کە قسووری نییە یعنی ڕاستە کە کوڕەکان متەراکی من و بەردەوا من بەڵام لە ئێستاشا چه حکوومەتی یاریمی کوردستان چه حکوومەتی عێراق چه کۆمپانیا نەوتەکانیش ئەم بارودۆخەیان قۆستوەتەوە بە بەردەوامی هێشتویانەتەوە کاتێک کە زۆر فشاریان بۆیرە بڕێکەوتنێکی کاتیەکەین بۆ ماوەی چەندبانیەک و دوایی ئاچینەوە شوارگۆشەی یەکەم ئەمە هەلی چارەسەری بنەڕەتی نییە یاسای نەوت و غاز باس کرا یاسای نەوت و غاز ڕاستە چارەسەرەکە بەڵام یاسای نەوت و غاز دەرچوونی لەم کۆناغا زۆر زۆر زەحمەتە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەو یاسایە هەرگیز دەرناچێت چونکە لە هیچ کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نە پێگەی لاواز نەبووە لە بەغا لەو پەڕی بەهێزی پێگەی هەرێمی کوردستانە لە بەغا نەتواندا یاساکە تێپەڕێندێ بەو شێوەی کە هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێت ئیستا لەم قۆناغا زۆر زۆر زەحمەتترە لەبەرەوە دواخستنی تاکو دواش بخرێ ئەم یاسایە هێشتا لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەم ڕێکەوتنە قۆناغ بەردیانە بڕۆینە پێشەوە تاکو ئەوەی ئەتوانین تەواو مافەکانی خۆمان دەستەبەرەکەین هەرێمی کوردستان هیچ کات لەوە زەرەر ناکا کە نەوتەکەی تەسلیمی بەغا بکە چونکە کێڵگەکان لای تۆن هەر وەختێک ویستت ئەتوانی کێڵگەکان ناگوێنرێتەوە بۆ بەغا لەبەرەوە با ئەمە تەجروبە بکەین بە تەواوەتی ئەوەی کە لە بەردەستی ئێمەیە لە دەرەوەی کۆمپانیاکانی ئەپیکور تەسلیمی بەغای بکەین و چونکە کاکرێوار باسی کاری کرد کار زۆربەی ئەو نەوتەی لە بەردەسایە کە لە دەرەوەی ئەپیکورە و کار کۆمپانیایەکی ناوخۆییە کەواتە گرێبەستەکەشی جیاوازە کەواتە زۆر زۆر ئاسان ئەتوانێت قەناعەتی پێ بکرێ فەرمەوە ئەگەر ماوەیەکیش شایستەکان وەرنەگری جیسان تەحمل کە بۆ ئەوەی ئەم قۆناغەتی پەڕێنین هەر چاوەڕێی ئەوە شکرێ لە کۆمپانیایەکی کۆماڵی کە بەشێکی زۆری نەوتی هەرێمی کوردستانی لایە یاخودێک لە سەرسەی نەوتی هەرێمی کوردستانی لایە کە لەم قۆناغا دەستگرۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆی قۆناغەکە تێپەڕێنێ ئەگەر لەبەر لە مەسلحەتی بەرژەوەندیەکانی خۆشی بێت چونکە ئازانی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە چۆن زمینەی بۆ سازاوە سوودمەند بووە کەواتە ئیسەکاتیەوەی ئەویش تۆسێک باتەوە لەبەرەوە چاوەڕێی ئەوەکەین کە فەرمووەرن ئەو نەوتەی لە دەرەوەی ئەپیکورە بەلایانی کەمە ئەوەی کار تەسلیمیەکە فەرمووەرن ئەوە وەریگرن چۆنی وەریگرن چۆن بەکارێنن بیبین ئەوەش داهاتی نانەوتیە وەرتان نەگرین ئامێتێکتانداناوە بۆ ڕێکەوتن لەسەر داهاتی نەوتی و نانەوتی بەو شێوەی کە ڕێکەوتون لەسەری تطبیقی کەن و بۆیە بەلانی کەمەوە معاش دوو معاش بێت تاکۆەوەی کە بە ئیسراحەت خۆتان لە پشت پەردەوە یاخود لە هەمان کاتە ئاڕاستەی و توێژەکانتان نابێت بۆستێ بۆ ئەوەی نەگەینە دوای مایەکێتە دیسان بڵین دیسان و توێژ دەست پێکەینەوە بە بەردەوام بێ بۆ چارەسەر لە وڵاتانی کە لە ناوچەکە ڕۆڵیان هەیە بە ئەوروپی و بە ئەمریکی و بە بەریتانیشەوە چیان چاودێری دۆخەکە ئەکا بەرەو ئتیجاهی ئەوەی کە هەرێمی کوردستان بەڕاستی زۆر کۆتوبە نەکرێ مەسەلەن وەکەوەی کاکرێبوارەڵێ مەسەلەن هەر دەرگایەک لە خۆی بکاتەوە ڕەنگە تەداعیاتی دیکەی هەبێ مزعفاتی دیکەی هەبێت زەرەر لە هەرێمی کوردستاندا ڕاستە موچە کێشە هەرە سەرچێکەیە بەڵام مەسەلەن چێ لەو ناوەیە ئەوەیە کە هەرێمی کوردستان بەڕاستی لەو نێوەندەدا کە کەوتوتە دۆخێکی ناچاریەوە غەدری لێ نەکرێت تەبیعی خۆتان ئازانن هەرێمی کوردستان لە شوێنێکی جوغرافیایە کە وڵاتانی ناوچەیی هەموویان لە بەلایانی کەمەوە لە دوو لاوە لە تورکیاشەوە لە ئێرانشەوە لە ژێر کاریگەریان بەرژەوەندەکانی ئێران لە عێراقا بەرژەوەندەکانی غاز و وزەی ئێران چ لە عێراقیش و چ لە تورکیاش و چ لە ناوچەکەش ئەوە بەشێتی لە لایەکی تریشەوە ئەمریکا لە عێراقایەوە بە بەهێز بمێنێتەوە هەرێمی کوردستان چ ئێرانیش و چ عێراقیش ئەیانەوە هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقاوی بێەوە لە بەغاوە بێ ئەمە خاڵی هاوبەشە چ لە نێوان ئێرانەوە چ نێوان عێراقیشەوە هەرێمی کوردستانیش بەبێ بەغاتا ئیستا بە تەجروبە بۆمان دەرکەوتووە بارودۆخەکەەوە بۆ بینیمان لە دوای ڕیفراندۆم چی ڕوویان لەبەرەوە تەنها ڕێگەی عێراق ئەوەیە بچێ لەگەڵ بەغا ڕێکەوە و هەموو هەوڵەکانی خۆی و هەموو پەیوەندەکانی ئێرانیش و بەڵێ هەرێم چ پەیوەندەکانی لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا بخاتە دەر لە خزمەتی ئەوە بۆ ئەوەی چارەسەرێک کرا چونکە بەڕاستی هاوڵاتی هەرێمی کوردستان وتمان زەحیەی یەکەمە و لە بارودۆخێکایە کە زۆر باوەڕکە لە دەوەتەکانیشا بۆ بارودۆخات پێ نەپەڕیەوە چونکە بارودۆخەکە جیاواز بۆ خەڵک نەزانی لە دەرەوەی هەرێمی کوردستان چیە بزرێ لەبەرەوە لە پێناو خەڵکی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان ئەبێت حکوومەت ئەبێت دەست بۆ هەموو چڵەپوشێک بەرێ بۆ ئەوەی لێی نەجات بێ ئیتر هەر لە هەر شوێنی تۆ
بەڵێ بەڵام نابێ بە شێوەیەکیش بێن بێ ئومێد بین بەڵکو بەردەوام گفتوگۆ هەیە مەسەلەن خەڵکی دڵسۆز هەیە خەڵکی نیشتیمان پەروەر هەیە خەڵکێک هەیە کە بەڕاستی لە بەرژەوەندی گشتی بیرەکاتەوە مەسەلەن ئەکرێم لەو دۆخەیە مەسەلەن بەو شێوەیە ڕەشبین بین یان خەڵک ڕەشبین بێ یان هێشتا هەمیشە هەوڵەکان بەردەوامن بەتەکیت هەوڵەکان بەردەوامەوە ئەبێ بەردەوامیش بێ و توێژەکانیش ئەبێ هەرکیز داناقێ ئەبێ ئەو خەیتە بیهەڵرێتەوە و داش نەخراوە من وەکوتم بەس نیەتێکی پاکە بێ چارەسەرکردنی کێشەکان زۆر ئاسانە بەو زەحمەتە نییە قۆناغی زۆری بڕیوە کەمی ماوەتەوە لەبەرەوە ئەگەر ئیرادەیەکی باشە بێ باوەڕکە ئەتوانرێ بە چەند سەعاتێک ئەمە چارەسەر بکرێ ئەبێ لە قۆناغێکا پێپەڕێنیم ئەوە کەیتری بینە دەست ئەوەی کە هێواش قۆناغ بە قۆناغ ئەو کێشە تەکنیکی وردانەی کە هەیە بەڵایە چارەسەرەکرێ بەڵام ئەبێ لە قۆناغێکا دەست پێ بکەین و تاکو زووتری دەست پێ بکەین باشترە و درەنگی شێشتا بەڵێ ئەگەر ڕێمەولات کاکیاتگار کاک ڕێبوار ڕێگە چارەی جێگرەوە چییە بەدیل چییە بۆ چارەسەر وەکوی کە لە کاکیاتگارم پرسی مەسەڵەن خۆ ناکرێ ڕەشبین بین بڵێنەوە کۆتایات نەخێرە بێ بەردەوام بین و ئاچا دقی ئەخیر بگەینە دەرەنجام من کە مامۆستازانە قەت ڕەشبین نابم چونکە ئینسان ڕەشبینیانی کۆتایی ژیانە من یەک نمونەی هێنمە بۆی حکوومەت هێرێمی کوردستان بتوانێت لەم قەیرانە ڕزگاری بێت نمونەی چین هێنمەوە حکوومەتی چین ئێمە لەگەڵ حکوومەتی چینە یەک کێشەمانێ ئەو لە باڵێن هاوردەکردنی وزا لە ژێر گوشارەکانی ئەمریکا ئێمە لە فرۆشتنی وزە نەوتە لە ژێر گوشارەکانی حکوومەتی عێراقیە بڵێن لە چەند ساڵی ڕابردووە دەوڵەتی حکوومەتی چین هەمان دەزانین لە ڕێگەی ئاو و گەوری مەلەکاوە ئەمریکا هەموو ڕێگاکانی کۆنتترۆل کردەوە لە چین و هەر دەقەیەک بێ بەڵام چین دەسەوەساندانە نیشتووە سێکە سێ یعنی پایی گەورەی گرتۆ دەبەر بۆی ڕزگاری بێ لە کێشەی هاوردەکردنی نەوت بۆ وڵاتی چین یەکەم هەوڵی داوە لە بابڵێن لە ڕێگا وشکانیەکان لە ڕێگەی رووسیا و دوای شەڕی ئۆکرانیاوە ینی بە نرخی داشکا و نەوتی ڕووسی کڕیوە مینی کردەوە لە بەرازیل و ئەو شوێنانەی تر هێڵە وشکانەکانی تا ڕادەیەک ینی سوود لێوەرگرتە بۆی قەیرانی هاوردەکردنەکە چارەسەرکە لەلایەکی ترەوە هاتووە فرە با بڵێن سەرچاوی وزە نوێبووەکان لە خۆر و باو ئەوانی ترەوە وزەی نوێی هێناوەتەکایە بۆی توانێت کەمترین ینی لۆدەکەی لەسەر نەوت کە بە وزە بەکارێنێت کەمی کاتەوە خاڵی سێم یا پایی سێمی کە دەستی بۆ بردووە ئەوەیە کە کۆنتترۆلی هێڵەکانی با بڵێن گواستنەوەی کردۆ بەچی بە ئۆتۆمبیلی کارەبایی بەم سێ پایە توانی وێتی شارەکان ئەوە چین ئێمەش توانین کاکین ئێمەش توانین مەسەڵەن لای کاگڕێبوار ڕێگە چارەکان بەڵێ لای من ڕێگە چار حکوومەتی هێرمی کوردستان بەدوو ئاراستەیەکیان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقا فەرموو کاکە ئەوە دەستوریەکەیە و ئەوە نەخشە ڕێگاکەی داڕشتۆ و فەرموو لە چوارچێوەی دەستورە ئامادەین بۆ هەموو شتێک ئێمە ئێستا لە مووقیفێکی لاوازە دانوستانەکە گەلەکەمان برسیەتی لە دۆخێکی زۆر ناڕەحەتایە ناکرێ بۆ شتێەوە ئێمە هەر بڕۆنە پێشەوە ئەبێ ئێمە ینی هەڵوێستی تونمان هەبێ لە سەگانی ترمان وەکوتم لایانی دانوستان بەرنەدەین لایەنەکەی ترشی کاکسانە ئێمە لە هەرێمی کوردستان یعنی سەرڕای کەم و کورتەکان بەڵام لە بواری نەوت و گازە چاک چوونەتە پێشەوە ئێمە 50 حبولۆکمانێ 54 گرێ بەستمان هەیە لەگەڵ چەند کۆمپانیا و دەوڵەتە بەڵێ ئێمە بۆ ئایندە کاری بەڵێ گاز ئینتاجەکەین گرێبەسی ترمان کردەوە نەوت ئێستش بەو حاڵەوە ینی نزیکەی 300,000 بەرمیل دۆخی ئاسایەتۆ نەوت ئینتاجەکەی باشە کاکە نەوت ئینتاجەکەی ئەوەی کە ئەچێتە دەرە بابڕۆ ئەوەشی ناوخۆت و ئێستا سوتەمەنی ئەدەی بە پاڵاوگەکان بە $28 بۆ $30 کاگیادگاروان ئینەکیان بۆ کردووە کە کاتە $33.9 باشە کاکە تۆ مەیدە بە $33.9 کە نەوتەکە بە نرخی بۆرسە بەڵێن بنزین و گاز و باڵێن مشتەقاتەکانی تر بە نرخی بۆرسە فرۆشی بەخڵک کاکە ئەیداهاتی ئەوانە هەمان شتەکاکین تۆ کوان نەوتە ناردەکەی حکوومەتی کوردستان لە ئێستادا کە بڵێن پێش درۆن بارانەکە 280,000 بەرمیلت ئینتاج کردەوە 213,000 حەقی شەرعی حکوومەتی هەرێمی کوردستانە و تۆ دی بە $33 حسابەکەی بۆ خەڵکەکە و دوایش ناچێتە قاسی هەرێمەوە کاکە وەرە ئەوەی کە بەر حکوومەتی هەرێمی کوردستانە کرێت کە ئەوەی ئەیپاڵێویت مشتەقاتەکەی بە نرخی بۆرسە فرۆشی داهاتەکەی خستن وەزارەی دارایی بزانە کێشەکە حەلەبیان ئەوە لایەکی تر باڵێن ئێمە یانزە کەرتی تری و بەرهێنانمانەیە کشت و کاڵە گەشت و گوزارە پیشەسازیە بازرگانیە کەرتی نیشتە جێبوونە خوێندنی باڵا و وەرزش و پەروەردە هەموو ئەم کەرتانە بژێنەوە کاکە وڵاتانی رووسیا
سعودێ دەوڵەتانی تر کە بەرەمهێنێتن لە سەدا 40 بەیان بۆ ئێرانە بۆ داهاتینەوە بردو لە سا چلەکە یا 60ەکەی تری پشتیان بە کردەکانی تر بردو یان لە هەرێمی کوردستان جوگرافیایەکی بەهێز خاوەنی 4 وەرزی گرنگی ساڵین ئەتوانین لە ڕێگەی کردەکانی بەرهێنانەوە داهاتێک پیاکەن لە دەخوانی پێ بشێنین یعنی بە ئیترافی حکومەت هەرێمی کوردستان خۆی و بەو داتانی کە بڵاو کراوەوە یعنی ئێستاش بەهینەکانی هاوکاری هێزەکانی هاوپەیمانانەوە ئێمە مامکانە 650 ملیار دینار زیاتر داهاتەکەین کاکە وەرە ڕاست و شەفاف بە لە بەردەستی پەرلەمانی کوردستان هەموو داهاتەکان بخەرە ڕوو با پەرلەمان لە یاسای بوجارێکی خات خەڵکە قەناعەتێک ئەمڕۆ ئەم تیکەنانەیەکشمان بۆ یەکە خۆین بەس ئێستا 300 ملیار دینار داهاتی نانەوتی کوردستان داهاتی نەوتی کوردستانە 320 نانەوتی چلی هاوپەیمانمان 660 ملیار ئەڵێ داهاتم نییە آخر پار بیخە ڕۆ بۆ پارەی کۆمپانیەکان کاکە 300 تا 320 بەرمیل ئینتاجی کردو پێشی درۆن بارانەکە 830 بەر کۆمپانیەکانەکە ئەوە لای تری هی حکومەت هەرێمی کوردستانە بەڵام ناچێتە قاسەی وەزارەی دارایەوە دەتوو وەرە شەفاف بە وازم گەندەڵی دزی و تاڵانەی بێرە هەموو داهاتەکان بخرە بەردەستی پەرلەمانی کوردستان لە یاسای بوجارێکی خە لە موقفێکی بەقۆتەوە چ لەگەڵ حکومەتی فدراڵی عێراقا کردەکانی تریش بخەرە گەڕ و ئەگەر موچەدرا با لە کاتی خۆی تۆ ئەو مەسلەی داهاتی نەوتە یان مەسلەی نەوتە و کێشانە ئەوەی ئێستا هەیە من سامر فەرمانبەرم بۆ 9 ملیۆنێک وەرەگرم کاکەم بە 750 ڕازی بە 500 ڕازی بەس مانگی وەریگرم لەبەر ئەمە کەسێکی نەتەوەیە تۆ دەوڵەتێکی بەرامبەرتە دان بە ماف و حەق نانێت 100 ساڵە ئێمە لکاوین بە دەوڵەتی عێراقەوە لەسەر 75 ساڵ امتیازی نەوتی کەرکووک ئێستامانەوە حەقە وەرگنەوە ئەم حەقە بە قسە ناکرێت بە مراوەغە و کات پێوانێ مەسەلەن بۆ خەڵک ڕازی پێت وایە خەڵک وەک تۆ ڕازی بێ گەر معاشەکەی ملیۆنێک بە 500 ڕازی خەڵک بزانێ حکومەت هەرێمی کوردستان داهاتەکەی ڕاست و دروستە هەموو کەسە ڕازی بێت من خۆم لێرەوە ڕازیم دڵنیام هەموو خەڵکیش ڕازی بێت بزانێ کە گەندەڵی و ناشەفافیت و دزی و تاڵانی نێو سەرچاوەکانی بەرهەمێنانی کوردستان هەمووی لە دەستی کەرتی تایبەتان نیە هەموو خەڵک ڕازی بێ بۆچی ڕازی نابێت دەست خۆش کاک یادگار دوا پرسیاریان دوا سەرنجەوەیەکە ئەوەی کە ڕێبوار لێرە باسیەکان بەسەر لەگەر هەرێمی کوردستان کێشەی موچەی نەبووایە هەر بەڕاستی لە ڕۆنەتەوایەتێکەوە ئەو سەروەتە نیشتیمانیە هی ئەوەی ئاوا ئێمە بە ناچاری و بە زەلیلی بەرامبەر حکوومەتی بەغدا بۆستینەوە کاک زانا من ئەمڕۆ سەیرێکی وتارێکم کرد لە ساڵی 2020 نووسیومە ئەگەر چاکی نەکەم چاوەڕێی ژاندەی خراپتر بکەنەوە چاوەڕێی لێسەرنەوەی هەموو سەکتەری نەوتەمە لە 2020 چەندینی وەکو من کاکڕێبوار کەسانی تر لە ماوەکانی ڕابردووە هۆشداریمان ناوە بە حکومەتی هەرێمی کوردستان و بە ڕسمیش پێمان وتون نامەشمان بۆ ناردوون ڕێگە چارەشمان بۆ دیاری کردوون بەداخەوە ئەوەی کە ئێمەی گەیان بەم ڕۆژە ئەوە بوو هەر ئەو ناشەفافیەتە بوو ئێمە لە ماوەی لە 2014 تاکو 2023 سێکە نەوتمان فرۆشتووەوە بە سعری باش فرۆشتومانە تەنها لە ساڵی 2022 توانیمانە لە کاتێک وایە موچە بین لە کاتەکانی ترا هەمووی نەمانتوانیەوە بەس موچە دابین بکەینیانی ئەوە کێشەکەیە گەندەڵیەکی زۆر بە هەدەردانێکی زۆر داهاتی نەوتمان وەکووا بوو بێتە ناو بێژنێک و تر تەنها بەشێکی کەمی درشتی لەسەرەوە جێبمێنێ ئەوە کەیتری هەمووی بەملاو بەورا بە هەدەر بدرێەوە چەندین ساڵە حکوومەتەکان یەک لە دوای یەک هەرێمی کوردستان بانگەشەی شاکسازیەکەن لە نەتیجا هیچمان نەبینی ئەمەی کە ئەمڕۆ تێکەوتین بەڕاستی نەتیجەکەی یعنی پێویستی ناکرد کە زۆر شارەزابیت بزانی کە بەم ئەنجامەتەگا ئێستش ئەگەر بەم ئاراستەیە بەردەوام بین تەبیعی تەنها چارەسەر ئەوەیە کە ئێمە لەگەڵ خۆمانە ئاشبینەوە ئێمە ئەو گەندەڵیەی کە هەیە ڕێگری لێ بکەین نەبێت لە قۆناغێکە بڵێن بەسە چونکە ئێستش من وەکو چاودێرێک من وەکو ئەوەی کە وردبینی ئەەکەم بۆ هەموو پرۆسەکانی نەوت ئەوەی کە ئەیبینم لێراوە ئەوەی کە ئەگەم بە نەتیجەی بەردەوامبوونی ئەم بارودۆخە تەنها لە بەرژەوەندی ئەوانەیە کە لەم ماوەیە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە سوودمەند بوون لە بە هەدەردانی نەوتی هەرێمی کوردستان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە 27 دلار و 30 دلار و 33 دلار و 35 دلار ئەوانن کە بە بەردەوامی قازانجیان کردووە ڕۆژێ دواکەوتنیان بارودۆخە ئەوان ملیۆنەهاکانی خۆیان زیاترەکەن و هاوڵاتیە دواکەوێت لەبەرەوە تەنها چارەسەر ئەوەیە کە بڵێ بەسە ئیتر بە هەدەردان نابێ ئەبێ پیاچوونەوەیەکی گشتگیر بە هەموو سەکتەرەکان بکەین و نابێ بە تەنها شەومان لەسەر نەوت بێت چونکە نەوت لە هەرێمی کوردستانە کێڵگەکانمان ئاسی بەرەمێنانی کەمەکە و لە جیهانیشا بەرەو گواستنەوە بۆ بەرە وزەیەکی تر کاویش دیسانەوە هیچی کەمتر نییە لە نەوت کە وزەی پاکە کە خۆر و باە هەرێمی کوردستان یەگەیەکی زۆر زۆر باشیشی هەیە بۆ ئەوە بەڵام بەداخەوە
بەرەوە بڕۆین و گەندەڵی نێڵین لە هەموو سێکتەرەکانە تەنها سەکتەری نەوت نییە بەڵام سەکتەری نەوت لە بەرەوەی شادەمانی ئابووری هەرێمی کوردستان بۆیەوە دیارراگینا هەموو سەکتەرەکانی تریش هیچێکی وای کەمتر نیە لە نەوت. بەڵێ سوپاس بۆ بەڕێز یادگار سدیق گەڵاڵی سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین بۆ شەفافیەتی نەوت و گاز. سوپاس بۆ بەڕێزان لە سەری بەرەتانیەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بەڕێز ڕێبوار محەممەد شارەزایی یاسایی نەوت و گاز. سوپاس بۆ بەڕێزیشتان. بینێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن. ئێوەشەمە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. واتە